سڵاوتان لێبێ بەڕێزان، ئەگەرتانەوێ لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە ئیمزایەکی ئاوا بەدەست بێنن بە خۆڕایی، ئەوە لەگەڵم بن ئەم هەنگاوانە جێبەجێ بکەن. بەڕێزان لە ڕێگەی زیرەکی دەستکردی چاتGPTەوە ئەمە ڤێرشنی خۆڕاییەکەیەتی واتە سەبسکرایبم نەکردووە، ئەتوانین بە شێوەیەکی زۆر ئاسان ببینە خاوەن ئیمزای دیجیتاڵی خۆمان، واتە کاتێک تۆ کتابێکت لایە PDFێکت لایە وەردێکت لایە پێویستی بە ئیمزای خۆتە، ئەوە توانین لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە ئەو کارە بە تەنها دوو هەنگاوی سادە بکەیت. سەرەتا چاتGPTەکەینەوە، ئەمە چاتGPTە، جا لە ڕێگەی ئەپلیکیشنەکەیەوە بێ، لە ڕێگەی وێبسایتەکەیەوە بێ، هیچ کێشەی نییە. دواتر لەم بەشەتە کە داوای نووسینەکە ئاکا، دەقێکمان هەیە کە دەقەکە هەڵەسێ بەو ئیشە، ئەمە دەقەکەیە کامل، پێویستە بۆ دروستکردنی ئیمزاکەمان ئەم دەقە بەکاربێنین. لێرەیە من ناوی خۆمی تایە، تۆ ناوی خۆت بنووسە، ناوی خۆت و باوکت، ئەو ئیمزایی کە هاتەوێت دروستیکەی بە ناوی هەر کەسێکەوە بێ، تەنها ئەم ناوە بگۆڕە، بینی ئەم دوو ئیقتیباسە. ئەم کۆدەش یان ئەم دەقەش، ئەم دەقە نووسینە لە کۆمنتی ئەم پۆستەدا ئانێم، ئەتوانن بە ئاسانی دەستانکەوێت و کۆپیکەن. پاشەوەی ئەم دەقەمان لەم خانەیە نووسی، لەم سەهمە داگری جەنەرەیتەکەین. پاشەوەی کە کەمیش پێچێت تا جەنەرەیتەکە، دواتر نەتیجەکەمان هاتێ و سێریەکەین. بەڕێزان ئێستاش نەتیجەکەمان بەم جۆرەیە، ئەمە نووسینەکەیە پێمان ناوە، ئیمزاکەشی یاینەوە کە بە شێوەیەکی زۆر جوان و ناسک بۆی دروست کردوین، ئەتوانین لەسەر ئەو فایلانی کە خۆمان مەبەستمانە بەکاری بێنی وەکو ئیمزایەکی دیجیتاڵی. بۆ بابەتی زیاتر و زیرەکی دەستکرد و بابەتی کریپتۆکەرەنسی و هەروەها سۆشیال میدیا و سایبەر سکیوریتی، چاوتان لەسەر پەیجەکەم بێ بە ناوی سەربەز نەجمەدین لە فەیسبووک، هەروەها لە تیکتۆک و ئینستاگرام و یوتیوب و لینکیدینیش بە هەمان ناو لەگەڵتانم. بە هیوای سوود، کاتێکی خۆش.